سڵاتە لە ببینێرانی خۆشەویست من عیمران ئەمیر خۆشحاڵم لاڵقەیەکتری بەرنامەی پەیامیتەوە بەیەوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە یەکێک لە بازاڕەکانم لە شاری هەولێر و دەمهوێت لە دایک و باوکی و قوتابیان بپرسم ساڵی نوێی خوێندن دەستی پێکردو ئێوە چۆن خۆتان بۆ ئامادە کردووە تا چەندەم قەیرانی دارایی یا کاریگەری بەسەر خوێندنی ئێوە هەیە و کاریگەری بەسەر خوێندنی مناڵەکانتان هەیە؟ ئایا تا چەند منداڵەکانتان لە قوتابخانە سوودمەند بوون؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیار تایبەت بە دەستپێکی خوێندن لە قوتابیان و دایک و باوکی قوتابیان و مامۆستایان دەکەم. من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. ئەو ساڵ لە چێ قوتابخانە؟ قوتابخانە خۆشە؟ بەڵێ. پۆلی چەندیت؟ 4. ئێستا خەریکی چی دەکەی لێرە؟ چی دەکڕی؟ شت. چی دەکڕی؟ چیت کڕیوە؟ کاتا ئێستا چیت کڕیوە لێرە؟ ئەمانە. ئەمانت کڕیوە؟ دەی زۆر جوانە سەرکەوتوو بی ئینشاءالله. ئەو ساڵ دەچێ مەکتەبێ؟ بەڵێ. مەکتەب خۆشە ناخۆشە؟ خۆشە. چ شتێکی مەکتەب زۆر خۆشە یعنی حەزت لێ مەکتەب بێتە؟ یاری و ئەوانە. لە مەکتەب هیچ فێر بووی فێرە خوێندنەوە بووی ئەو ساڵ؟ بەڵێ. پۆلی چەندی؟ 2. پۆلی 2. یعنی ئێستا دەتوانی شتەکان بخوێنیتەوە؟ بەڵێ. ساڵی نوێی خوێندن دەستی پێکردو ئێوە چۆن خۆتان بۆ ئامادە کردووە تا چەندەم قەیرانی دارایی یا کاریگەری بەسەر خوێندنی ئێوە هەیە و کاریگەری بەسەر خوێندنی مناڵەکانتان هەیە؟ قوتابیمان هەبووە کە بیستمە و جێڕاویانەتەوە کە وازی لە خوێندن هێناوە بەهۆی ئەو قەیرانێک کە ڕوبەڕوو بێتەوە واتە نەیتوانێت بەهۆی هەژاری درێژە بە پرۆسی خوێندنەکەی بدات. دوم کڕە بە 25,000 ناری بۆ ئەو دوو بەس بۆی هێشتا لەوەش مایە بێنێک دەفتەر و قەرەم و شتیش. قوتابی پێویستی بە زۆر شتەیە ئەگە کۆی گشتی هەمووی قسا بکەی یعنی زۆرە وەکو منچکە بەخۆمش قوتابیم هەیە ینی شتم لۆ کڕیوە زۆری تەکلیف دەکات. خوێندن ناخۆش بوو توازت هێنا یان قەیرانی دارایی وای لێ کرد کە تواز لە خوێندن بکەین؟ والله قەیرانەکەوەی کرد. مامۆستا زروفی ناخۆشە قەیرانی دارایی تەسیری لێکردیە بیری لە لای بژێوی ژیانی مار و منداڵێتی تقریبا 125 تا ئێستا نهاتۆ تشت بکڕێ لە بۆ منداڵی خۆی. ئێستا ئەمڕۆ لەبەر ئەو قەیرانە ئەو مامۆستایانە دێ من خۆم چەندین مامۆستا ناسم وەڵی کە ئەچێ ئەڵێ وەڵی دەرسەکە نازانم ینی چۆنم وتووەتەوە. تۆکو قوتابیەک خۆ دەزانی وا خوێندن نوێ دەستی پێکردووە یەکەم ڕۆژی دەستپێکی خوێندە چۆن خۆت ئامادە کردووە بۆ خوێندن و حاڵتان چۆنە لەگەڵ دەستپێکی خوێندن؟ ڕاستەکەی سەرەتا زۆر خۆشحاڵم بە دووبارە دەستپێکردنەوەی ساڵێکتر لە خوێندنی زانکۆ پەیمانگاکان و سەرڕای ئەو قەیرانێکی هەیە با بڵین دووبارە خوێندن دەست پێ دەکاتەوە بە کۆمەڵە قەیران. ئێوە وەکو قوتابی ئەم قەیرانەیە هیچ کاریگەریەکی بەسەرەوە هەبووە هیچ زەرمەندن لەم قەیرانە وەکو قوتابیەک؟ 100% قوتابی زۆر زەرری کردو لەو قەیرانێکە ڕوویداە لەبەرەوەی بەپێی ئەو قەیرانە مەسەرەن دەرماڵەکە بڕاوە ئەو دەرماڵێکە قوتابی هەبوو خاستن قوتابیانی کۆلێژ مەسەرەن کە 6,000 وەردەگرت دەرماڵەیەکی هەبوو 6,000 پێ دەدرا ماگانە بەڵام ئێستا ئەو دەرماڵی پراوە و سەر ڕای ئەوەش ئەو دایک و باوکانی قوتابیان کە موچیان هەبوو مەسەرەن موچەکان ئێستا پاشەگە و دەکرێت یاخودکەم کراوەتەوە کاریگەرێکی زۆر سلبی هەبوو بەسەر قوتابیان بەگشتی. باشە تۆ وەکو قوتابیەکی زانکۆ بێگومان قوتابیانی زانکۆ لە هەموو شارەکانەوە ڕوو لە بۆ نمونە ئێستامە لە هەولێرین ینی چەندین شار ڕوو لە هەولێر دەکەن هیچ قوتابیەکت ناسیوە یان زانیوتە قوتابیەک بەهۆی نەمانی بەهۆی نەبوونی پارایان بەهۆی کێشەی داراییەوە وازی لە خوێندن هێنابێ یان خوێنی دواخست بێت؟ بەڵێ بێگومان هەرچەندە خۆم نەمبینەوە واتە نزیکی خۆم نەبووە بەڵام لە کۆلێژی دەربیاواتە قوتابیمان هەبووە کە بیستمە و جێڕاویانەتەوە کە وازی لە خوێندن هێناوە بەهۆی ئەو قەیرانێک کە ڕوبەڕوو بێتەوە واتە نەیتوانێت بەهۆی هەژاری درێژە بە پرۆسی خوێندنەکەی بدات. هەروەها خۆشم کە لە کۆلێژم مەسەرەن کەمپین چەند برادێکم کەمپینیا کردو لە قوتابیانێک کە هەژارن لەوەی کە واز لە خوێندنەکان هەیەن ئەگەنا بێگومان ئەوانیش وازیان دەهێنا بەڵام ئێمەکە لە کۆلێژی یاساین هەندێک لە هاوڕەکانم کەمپینیا کردبوو و پاریان خردەکردەوە لە ئەو قوتابیانەی کە هەژارن و ناتوانن مەسەرەن درێژە بە پرۆسی خوێندن بۆ ئەوی درێژە پێ بدەن هەندێک پاریان بۆ خڕکردوونەتەوە ئەگەنا بێگومان گوێبیست بوویمە کە هەندێک قوتابی وازیان لە خوێندن هێناوە بەپێی ئەو قەیرانە. باشە تۆ وەکو قوتابیەکی زانکۆ خۆ دەزانێت ئێستا دەستپێکی ساڵی نوێ وە کۆمەڵە دایک و باوک قوتابیەکانیان لە تەمەنی سەرەتایی ناواتە لە تازە پۆلی یەک و دەچنە دایانێرنە قوتابخانەکان ئامۆژگاریان چۆنەکەی پێویستە تەنها پشت بە قوتابخانەکان ببەستن بۆی منداڵەکان لە داهاتوو منداڵێکی زیرەک و کارێزما دەربچێت؟
نانە خێربێگومان قوتابخانەکان خاستن ئەو سیستەمی کە لێرە لە کوردستان پەیڕاو دەکرێت سیستەمێکی زۆر پێم وابی دواگەوت و سەقەتە ئەلێرانە بۆیە ناتکرێ بکە خاستن قوتابی زانکۆ و پەیمانکە ناتوانێت پشت بەوە بەسێت دەبێ هەوڵ بدات بەخۆی ینی لە دەرەوە کتاب بخوێنێتەوە و کۆشش بکات دەرەوەی زانکۆ چکە پێم وابی کە ئێستا خاستن کە ئێمە قوتابی زانکۆینە 120 لە زانکۆ فێر دەبین 180 تری پێویستە لە دەرەوە معلومات خارجی بە هەوڵدانی خۆمان بە شێوەیەکی عملی لەبەرەوەی خاستن لە سیستەمی زانکۆکاندا شێوازی عملی پەیڕەو ناکرێت لە بۆ پرۆسەی خوێندنەکە تەنها تەنها نەظەریەکەیە بە نەظەریەکەش بێگومان قوتابی ناتوانێت سوودێکی وا بکات لەبەرەوەی پێویستە دایک و باوکان یارمەتی قوتابیان بدەن جگەلەوەی کە دەیان نێرنە زانکۆ جگەلەوەی کە دەیان نێرنە قوتابیان پێویستە لە ماڵەوە کتێبیان بۆ بکڕن و هانیان بدەن و فێریان بکەن کە خۆشیان هەوڵ دەن و کۆشش بکەن چکە ناڵم یعنی 120 بەهۆی زانکۆ یاخود بەهۆی قوتابخانەوە فێر دەبی 180 لەسەر خودی قوتابی دەمێنێتەوە پێویستە دایک و باوکانش هاوکاری قوتابیان بکەن تا چەند دڵخۆشی کە دووبارە خوێندن کرایەوە و دووبارە منداڵەکانت دەنێری بۆ خوێندن خی زۆر پێخەشحاڵم کەم سارەکەش قوتابخانە کرایتەوە کەم قوتابیانە نێرین بۆ قوتابخانە و فێرە خوێندن و ڕەوشی باش بن پۆلی چەندنەوەوانە ئەتۆ پۆلی چەندی دوو ئەدێتۆ سێ پۆلی سێنە باشە کەرستی خوێندن چۆنە گرانە هەرزانە بەنسبەت بێ ئیشی بێ کەسابەتی گرانە ئەمڕۆکە بەڵێ ینی تۆ ئێستا بۆ نمونە و دوو تەڵەبێت تا ئێستا چەند مەسرەفت بۆ کردم بۆ ئەو ساڵی خوێندن دوو قەمیس و دووەم کڕە بە 25,000 دیناری بۆ ئەو دوو بەس بۆی هێشتا لەوە ژمایە بێنێک دەفتەر و قارەم و شتیش ئەو قەیرانی دارایەت ئەسیری لەوەش کردووە زۆر قەیرانە دارایی زۆر تاسیری لێمە کردووە باشە پێ دوای هیچ کەسێکە بێتوانای ئەوەی نەبێ منداڵەکانی بنێرێ بۆ قوتابخانە بەوەی بێپارەوە زۆر هەیە بێکاریە زۆر هەیە تەڵەبەی نەناردووە بۆ قوتابخانە بۆیش زیلوبەرجی پێ نەکراوە وانی شتیواتی بیستووەکە نەتوانێت قوتاب منداڵەکانی بنێرێ زۆرم بیستووە و تو لێرە تەمەشای خەرک مەکە خەرک ئەوەندەی دەگەڕێتن بەس خواخواتی 2 دینار هەرزانتر بکەن جارویە شمەچ پێ ناکرێت پێ دەستەوە ماری خۆی باشە بۆ خوێندنی و منداڵانە بۆی لە داهاتوو ببم بە کەسێکی سەرکەوتو تەنها قوتابخانە بەستا پێ دوای قوتابخانەکان لەو ئاستن کە تۆ بیان نێری قوتابخانە فێرە موشت بنیانە بێت داکو باوکش خەریکی بن لە ماڵە دەبی دایک و باوکیش یارمەتی مامۆستایانیش بدا بۆ یارمەتی وانەش بدا کە فێرە خوێندن ببن باشە داواکاری لەو دایک و باوکان هەیە منداڵەکانیان بنێن لەبەر خوێندن ئایا منداڵەکانی تۆ هیچ کاریگەریەکیان لەسەریان کردووە ئەو قوتابخانە واتە فێرە شتی کردوون بە خودای فێریان کردوونە بەس بەو ڕادێژ نییە چکە لەبەرەوەی مامۆستا سار 2-3 سارە بێمەعاشی بێ ئەوەی زۆر احتیمامیش بەوانە نادرێت تەنها خولەکان هەیە ئەوە نی بە پارە لە مەکتەبکەم فێرەکەم شتەوە زۆر فێرکەم فێرە شتیان دەکەن هەتا ئێستاکە لەوانی ئەلعاپی بری حرفەکانە پێ لێک نەکرێتەوە چی پێشان نەبوو پێشانەکە لە عرف ڕادەستیان پێ دەکرد دەیانگوت ئەو عرفانی هەمێ فێر دەکرا زە دەرسیان پێ دەگوتن بەس ئێستا وەنی ئێستا دەری بەس بڕۆ بنووسەوە هەر بەڕزەوە بڕۆ وەرەوە ئیلا خەریکی ئەوەندەینە هەویش بێمەعاشیە دەستپێکی خوێندنەوە خوێندن بەیانی یەکەم ڕۆژی خوێندن دەست پێ دەکاتەوە پێ دوای ئەم ساڵی خوێندن چۆن دەبێت و قوتابیان تا چەند سوودمەند دەبن لەم خوێندنەی ئەم ساڵ پێشەچی بەخێرانتان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم پیرۆزبایش لە گشت قوتابیانی خۆشەویست دەکەم من وەکو مامۆستایەک وەکو ڕێنمایەک تەنها بۆ قوتابخانە بەس نییە بۆ قوتابی بۆ پێگەیاندنی قوتابی تاوەکو زانست و زانیاری ڕاستە قوتابخانە سەرچاوی زانست و زانیاریە بەڵام لە ماڵەوەش پێگەیاندن و تربیەت و هەڵسوکەوتی قوتابی ماڵەوە زۆر ئەساسە واتە مامۆستا ئێوە وەکو مامۆستایەک بەردەوام پێویستان بەوە هەیە ئەو منداڵە لە ماڵەش ڕێنمایی بکرێت بۆی قوتابیەکی سەرکەوتو دەربچێت بەڵێ ماڵەوە ینی قوتابخانە ماڵی دووەمە کەواتە ماڵی یەکەم دەبی قوتابی لە ماڵی یەکەم پەروەردە بکرێ ئینجا بێتە ماڵی دووەم لە ماڵی دووەم تەواوکەری ماڵی یەکەمە کەواتە بەهۆر دووکان دەتوانن کۆمەلگەیەکی پێشکەوتوو بنیاد بنرێ بە تەنیا قوتابخانە بەز نییە بەڕێین مامۆستا تۆکو مامۆستایەک بەردەوام لەوانەیە لەنێو قوتابیەکان بی هیچ هیوات بیستیوە قوتابی کەم دەرامەت بێ بەهۆی نەبوونی پارە و بەهۆی کەم دەرامەتی نەیتوانێت بێ خوێندن تەواو بکاتوە بەردەوام بێ لە پرۆسی خوێندن بەخوا هەیە من لەبەرەوەی لە دەوروبەری هەولێرم لە گوندەکان ینی زۆر جاری وایە زۆر قوتابی دەبینم هەنایەتە مەکتەبێ هەنی قوتابی پۆلی یەکەمی کردیان دووەمی کردیەوە دواتر وازینایان ینی
خۆناغی سەرەتایەکەی تەواو دەکە 6 ساڵەکەی وەلی دواتر لە بۆم تۆستەکەی ناچ لەبە کەم دەرامەتیە زیاتری پێ دوایەوە لەبەر کەم دەرامەتیان ڕۆشنبیری خوێندنێشتان نەگەشتۆتەوە ئاستەیە لە نێو هەرێمی کوردیان پێ دوایە کەم دەرامەتی و کابرا دەبێت ئیشکا قوتابیەکە لە دوای پۆلی 6 بەخوا هەردووچیە لەبەرەوەی کابرا دەرێم مەسرفەکەی لێ بکەم کە ئەو قوتابێش نەتیجەکەم ناداتێ ینی هۆردشی دەینتە بەرچایی خۆی مەسرفکردنەکەی دەینتە بەرچایی لە قوتابێک بەڵام ئەگەر هات و کابرا هەبووم بوو یعنی جێ ناداتە ئەو شتێکە مەسرفی لە قوتابی دەکەن هەر چەندی مەسرفی لێ بکە بەهیچ سیدانانێت ینی بەس قوتابەکەی شتێک فێربی کەلوپەلەکانی قوتابخانە چۆن بوون لێرە نرخیان ینی ئەوەی کە تۆ تێبینیت کردووە ئایا خەڵک پێی دەکرێت هەموو پێداویستیانە بۆ قوتابیان فەراهەم بکات بەخوای کەلوپەل قوتابی وەکو قوتابی پێویستی بە زۆر شتەیە ئەگە کۆی گشتی هەمووی قسا بکەی ینی زۆرە وەکو منچکە بەخۆمیش قوتابیم هەیە ینی شتم لۆ کڕیوە زۆری تەکلیف دەکات باشە لە قەدەر بەس ئەواز نییە بەڕێ من هێشتا گرانە ساڵی نوێ خوێندن دەستی پێکردو ئێوە چۆن خۆتان بۆ ئامادە کردووە تا چەندەم قەیرانی دارە یا کاریگەری بەسەر خوێندنی ئێوە هەیە و کاریگەری بەسەر خوێندنی مناڵەکانتان هەیە قوتابیمان هەبووە کە بیستمە و جێڕاویانەتەوە کە وازی لە خوێندن هێناوە بەهۆی ئەو قەیرانێک کە ڕوبەڕوو بێتەوە واتە نەیتوانێت بەوەی هەژاری درێژە بە پرۆسی خوێندنەکەی بدات دوم قڕە بە 25,000 دیناری بۆ ئەو دوو بەس بۆی هێشتا ئەوەش مایە بێنێک دەفتەر و قانەم و شتیش قوتابی پێویستی بە زۆر شتەیە ئەگە کۆی گشتی هەمووی قسا بکەی ینی زۆرە وەکو منچکە بەخۆمیش قوتابیم هەیە ینی شتم لۆ کڕیوە زۆری تەکلیف دەکات خوێندن ناخۆش بوو تۆوازت هێنا یان قەیرانی دارایی وای لێ کرد کە تۆواز لە خوێندن بکەین والله قەیرانەکەەوەی کرد مامۆستا زروفی ناخۆشە قەیرانی دارایی تەسیری لێکردیە بیری لە لای بژێ ژیانی مار و منداڵێتی تقریبا 125 تا ئێستا نهاتۆ تشت بکڕێ لە بۆ منداڵی خۆی ئێستا ئەمڕۆ لەبەر ئەو قەیرانە ئەو مامۆستایانە دێ من خۆم چەندین مامۆستا ناسم وڵی کە ئەچێ ئەڵێ وڵی دەرسەکە نازانم ینی چۆنم وتووەتەوە خۆ دەزانی دەستپێکی خوێندنی نوێ و تا چەند پێ دوایە دایک و باوکان بەهۆی ئەم قەیرانی داراییەوە ناتوانم قوتابیانیان بنێرم بۆ خوێندن وڵای ئەوەی ڕاستی بیانی لە کوردستان ئەو قەیرانە ینی نەکرد تەکسیری لە قوتابی لە تەسیری لە تاک بە تاچ کورد کردووە بە تایبەتی کوردستان ینی ئێستا بۆ قەیرانە خەڵک ینی بەڕاستی ینی لە هەموو شتێک ینی باشە تا چەند پێ دوایە مانی بە دیاریکراوی تەسیری لە قوتابی کردووە پێ دوایە دایک و باو هەبێ ئەو نەفەقیر بێ نەتوانێت منداڵەکەی بنێرتە قوتابخانە یان کەلوپەلانەی کە ئێستا لە بازارەکان دەفرۆشێ کەلوپەلەکانی نەتوانێت بۆ فەراهەم بکات بەڵێ بەڕاستی من هەر خۆم ئەوەی بنێم لەو گەڕەکەی من چەندان کەسە ناسم یعنی لەبەر ئەوەی نەیتوانیوە پێداویستەکانی قوتابخانی ئەم ساڵ بکرێت یعنی ناتوانێت ئەم ساڵ تەلەبەکانی بنێرێتە بەردەم خوێندن تۆ هیچ منداڵێک تێ لە قوتابخانە بێت بەڵێ من سێ منداڵم لە قوتابخانەیە بەڵێ باشە قوتابەکانت لە چ پۆلێک من بڵێن یەکیان ئەم ساڵ ئەچێتە بەرخوێندن یەکێکی تریشم پۆلی چوارە و یەکیشم پۆلی ئەکا هەشت پۆلی چارەکەت لەگەڵ خوێندن چۆنە خوێنەواری چۆنە لەو ئاسەدایە وەکو پێشووتر وایە ئەنە پێشووتر تۆش قوتابی بووی پێشوان نەخێر ناوەڵی ئێستا یعنی نەکەر لەو ئاسەدانە من یعنی بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشتر پۆلی یەکی سەرەتایی بەقەدەر ئەو ئەیزانی کە ئێستا پۆلی چوارە کە بە هیچ شێوەیەک یعنی خوێندن یعنی ئەوەی نەماوە یعنی ئەو کەسەی ئەوێ ببێ ینی ئێستا ئێمە سەیری ڕابردوو بکەین سەیرەکەن ئەو خەڵکەی ئێستا ینی لە تەبەقەکان دکتۆرە ئێستا من تەسەوڕ ناکەم ئەوانەی دەرەچن لە هەر پلەیەکا بن بگەنە ئەو ئاستی کە پێشتر هەبووە یعنی باشە دەکرێت ئێمە بینێرنە قوتابخانە و ئیتر تەواو بە تەمای مامۆستای بەجێ بێڵین بۆ هەموو پرۆسەکانی خوێنیان دەبێت بەردەوام خۆمانی چاودێری بن ئاگامان لی بێت بەڕاستی یعنی ئێمە ئەمڕۆ ینی نەکرد خۆمان ئەبێ زۆر چاودێر لەبەرەوەی ئێستا ئەمڕۆ لەبەر ئەو قەیرانە ئەو مامۆستایانە دێ من خۆم چەندین مامۆستا ناسم وڵی کە ئەچێ ئەڵێ وڵی دەرسەکە نازانم ینی چۆنم وتووەتەوە ینی من مامۆستا هەیە ینی کە تەلەبەکەی ڕاست بووە لەبەر ئەوەی خۆی ئەزانێ نەقسەکە لە خۆیەتی ینی یارمەتی داوە وتێتی
وەلو حەقی خۆشی نییە بەڵام لەبەر ئەوەی قەیرانەکە وای لێ کردووە تەسیری لە مامۆستاکە مامۆستەکەش ئەزانێ نەی ئەو ئاستەی فێر نەکردووە بگاتە و ئاستەی کە ئەمڕۆ تاقیکردنەوە لێ بگاکە بەڕاستی مامۆستا ینی ئەبێت ینی بە هیچ شێوەیەک معتاز نەبێ ینی خاستن لەو قەیرانە ینی ئێستا ئەمڕۆ هەموو لەگەر هەر هەمووشمان ینی مەسەلەن هەر مامۆستا نییە بە تێکڕا بەڵام مامۆستا لەبەر ئەوەی بۆ جیلی نەوەی نوێ بێگومان ئەنی چین توێژێکی زۆر زۆر گرنگم بۆ کۆمەڵگایانی گومانمان لە گرنگی مامۆستانیە گومانمان لەوەنی دەبێت مامۆستا بە هەموو شێوەیە خزمەتکرێت وە قەت دەست نەبرێ بۆ موچەی مامۆستا بەتاکید ینی بە هەر شێوەیە ینی حتا ینی مەسەلەن خۆی کە قەیرانی دارایی وای لێ کردووە مامۆستا نەتوانێت پێداویستەکانی خۆی ئێستا زۆر مامۆستا من ئێستا لەم بازاڕەیە مامۆستا ئەناسم ئێستا وا دانیشتووە گۆرەویە فرۆشێ مامۆستا هەیە ئێستا یعنی تقریبن وای لێ هاتووە یعنی بگاتە ڕادەی ئەوەی کە ئەماڵیش بکە هەرچەندە ڕێزمەیە کە ئەوەش پیشەیەکە ینی کارێکە ئێمە مەبستانیانی بۆ مامۆسایەکی خاوەن شادە ئەرکیوی فێرکردنی تەڵەبەیە نەک بە هیچ شێوەیەک نابێت دەست ببا بۆ شتێکی کە غێری تەربیە ینی خوێندن و فێرکردن بێ ئەبێ ئیشی مامۆستا فێرکردن و خوێندن بێت چۆن بیر لەوە بکاتەوە ئەو شتانەی لە دەرەوە کە لە پێشکەوتنە سەیری دنیا کە ڕۆژ بە ڕۆژ لە پێشکەوتنە خوێندنی جۆرا زۆر دێت ئەلکترۆنی دێ ئێمە سەیری ئەوەکەین مامۆستایەک تا ئێستا نەتوانێت بژێوی ژیانی دابین بکە ئەبێت من چاوەڕێی کە من خاوەن مناڵم چۆن چاوەڕێی ئەوەکەم کە مناڵەکەم سبێنێ ئەو کەسێکی باش وە خزمەتی کۆمەلگا بکە تۆ وا کواگەداری بەیانی یەکەم ڕۆژی دەوامە چۆن خۆت ئامادە کردو بۆ ئەم ساڵی خوێندن واللهی یەکەم جار ئینشاڵڵا ئەمن ناوم لە کۆلێژ و پەیمانگەکان دێتەوە کە ئەو ساڵ خوێندنم تەواو کردووە قۆناغی شەشم تێپەڕاندووە بەڕاستی و نەخشە لە گشت قوتابیان بی پیرۆزە قۆناغی شەش بڕیوە دەی زۆر زۆر پیرۆزە باشە قۆمادەم قۆناغی شەش بڕیوە کۆمەڵی تەڵەبە هەن کە بەیانی یەکەم ڕۆژیانە لە پۆلی 12 بێگومانم قۆناغەیەکە لەو قۆناغانی کە تەڵەبە زۆرترین سترێسی بۆ دروست دەبێت باش ئامۆژگاری چییە بۆ قوتابیانی کە تازە پۆلی 12 چیان پێ دەڵێت تۆکو دەرچوویەکی پۆلی 12 واللهی دەڵێم دایمەن دەڵێم کە بخوێنن لە هەوڵ تێکۆشان دابن ڕژبی نەبن کە بڵێن تەعینات نییە یاخود موچە نییە یاخود بڵێن قەیرانە ئەوان ئاستی خۆیان پێشکەش دەکەن و هەوڵ و مادیبوونی خۆیان بەزایع نەدەن بەڕاستی کە قۆناغی 12 دەبڕن هەست بە خۆشیێکی دەکەن کە ئەو خۆشە هەست دەکەی کۆتایی نایە ئەوجە خۆشتریش لەوەی کە چاوەڕوانی لەوە دەکەی کە ناوت لە کۆلێژێک یاخود لە پەیمانگایەک بێتەوە هەندێک دی یعنی دڵ فراوانتر دەبێت و ئاستی خوێندن هەست دەکەی لە ئاستەکەی خۆشترە من کە پۆلی 12 تەواکرا هەموو جارێ ئەموت وڵی هەز دەکەم بارێکی زۆر قورس لەسەر پشتم بووە نامە خوارێت تۆش ئەو بارە قورسەت هێناوە خوارە قورسە تقریبان وەکو شاخێکی زۆر گەورە بوو بەڵام شاخە لە خودای گەورە بە زیادبی نما کوی بڵێ وەکو بۆ تۆزێک کە پەرد بوو تاوەکو چەند وەسفی بکەم عەفوەن چەند وەسفی بکەم کە بڵێم چەند خۆشەوەیە کۆتایینە ئامۆژگاری چێ بۆ پۆلی 12 پێویستە ڕۆژانە سعی بکەن و خەریکی خوێندنەکەیان بنیان چ سعیەک باشە بۆ پۆلی 12 تۆکو دەرچوویەکەی پۆلی 12 واللهی وەکو سعی بە پێ قوتابی دەگۆڕێت طبعاً بە پێی جەدوەلی قوتابەکەی ئێستا قوتابی هەیە لە دەخوێنی لە قۆناغی ئامادەیە بەڵام لە هەمان کاتدا کاسبیش دەکا ئەوە پێویستی بەوەی هەیە کە کاتەکانی خۆی دابەش بکاتن بەڵام پێویستە ڕۆژانە لە دوو کاتژمێر کەمتر نەبی کە بخوێنی دوو کاتژمێر بخوێنی کە هەموو ڕۆژانە ئەو وازبێکە پێی دەدرێتن سعیەکی بکاتەوە بەسەر پێداچوونەوەی لۆ بکاتن بەڕاستی خۆشەویستانم ئەوەی گوێبیستی بوون پەیامی بەشێکی هاوڵاتیانی شاری هەولێرەوە ئەوەی کە گوێی لێ ئەوە دەرچوویەکی پۆلی 12 بوو کە پۆلی 12کان زۆرترین سترێسیان لەسرە بە پۆلێکی ئاسایی وەریگرن و هەوڵ و تێکۆشانی بۆ بکەن گومانتان لەوە نەبێت زۆر زۆر ئاسان دەبێت خۆشەویستانەوەی گوێبیستی بوون پەیامی بەشێک لە هاوڵاتیان کە دەڵێن بەڕاستی قەیرانی دارایی کاریگەریەکی زۆری بەسەر خوێندن هەبووەوە قوتابیەکی زۆر هەیە بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانێت بخوێنێت ئێمە هیواخوازین هەموو کەسێک بخوێنێت و بەردەوامی بخوێندنەکەی بدا هەرچەندە قەیرانە و هەرچەندە بار و زروفی ئێستامان کە زۆر باش نییە بەڵام بە ئەوان هەوڵی خۆیان بدەن و تێبکۆشن دڵنیا من ڕۆژێکدا دێ کە سەرکەوتن هەر بۆ خوێندکاران دەبێت خۆشەویستان من پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە بیسەرمان بن ساڵی نوێی خوێندن دەستی پێکردو ئێوە چۆن خۆتان بۆ ئامادە کردووە تا چەندەم قەیرانی داراییە کاریگەری بەسەر
خوێندنی ئێوە هەیە و کاریگەری بەسەر خوێندنی مناڵەکانتان هەیە قوتابیمان هەبووە کە بیستمە و جێڕاویانەتەوە کە وازی لە خوێندن هێناوە بەهۆی ئەو قەیرانەی کە ڕوبەڕوو بێتەوە واتە نەیتوانێت بەهۆی هەژاری درێژە بە پرۆسی خوێندنەکەی بدات دوم کڕە بە 25,000 دیناری بۆ ئەو دوو بەس بۆی هێشتا لەوەش مایە بێنێک دەفتەر و قارەم و شتیش قوتابی پێویستی بە زۆر شتەیە ئەگە کۆی گشتی هەمووی قسا بکەی ینی زۆرە وەکو منچکە بەخۆمش قوتابیم هەیە ینی شتم لۆ کڕیوە زۆری تەکلیف دەکات خوێندن ناخۆش بوو توازت هێنا یان قەیرانی دارایی وای لێ کرد کە تواز لە خوێندن بکەین والله قەیرانەکەەوەی کرد مامۆستا زروفی ناخۆشە قەیرانی دارایی تەسیری لێکردیە بیری لە لای بژێ و ژیانی مار و منداڵێتی تقریبا 125 تا ئێستا نهاتۆ تشت بکڕێ لە بۆ منداڵی خۆی ئێستا ئەمڕۆ لەبەر ئەو قەیرانە ئەو مامۆستایانە دێ من خۆم چەندین مامۆستا ناسم وڵی کە ئەچێ ئەڵێ وڵی دەرسەکە نازانم عنی چۆنم وتووەتەوە خۆشویستانە من لەگە یەکێک لە فرۆشیارانی پەڕاوگە یان قرتاسی وەستاوم دەمەوێت لی پرسم مامە تا چەند ئەم قەیرانی داراییە کاریگەری لە ئیشیەوەش کردووە و دایک و باوکێ نەتوانێت قوتابەکەی بنێرێ بۆ قوتابخانە بەهۆی قەیرانی داراییەوە بەڵێ بەخوای ممچینە 175 ناتوانێت بێت تشت بکڕێ ئیمکانێت زۆر زەریع بووە بازار بە شێوەیە هەیە برێم نییە بەس مفرەت زیاترە لە جملە خۆت دەزانێ باشە پێ دوای دایک و باوکی قوتابی ژیانی کاریگەری ئەوەنە لێ کردو نەتوانێت قوتابەکەی بنێرێ بۆ قوتابخانە بالفعل تقریبا 125 تا ئێستا نهاتۆ تشت بکڕێ لە بۆ منداڵی خۆی 175 هاتۆش ئیمکانێت یانەیە دێن دەکڕن بۆیە باشە ئەوەی کە دەکڕیت بەراورد لەگە ساڵانی ڕابردوو ینی چ شتێک دەکڕن تەنها پێداویستی سەرەتەکان دەکڕن یان شتە جوانکاریەکانیش دەکڕن بۆ منداڵەکانیان 180 جوانکاری ناڕۆستە بەزە و تشتانەی پێداویستێ دەڕۆ بە زۆری دەفتەر دەڕۆ دەفتەریش خۆتە زانی لەگە کتابە پێویستە بێکەوە دەبێ هەت بێ لەگە قەڵەمە ئیتر بەزە و تشتانە خەڵی دەیکڕێ بە ئەوەش پێ پارەم حەلانە 4 ساڵەمە پێش کابرا دەهات بای 200,000 دەبرد دەستەکانە دەهات دێ بای 25,000 دەبا 30,000 دەبای 10,000 دەبا ئیمکانێتی نییە بەقەدەر ڕۆژانە مانجە 2 مانگ دەوە پار دەیکرد دەیوت ئەگە زیادی بێ بۆ ساڵی دیکە هەڵێگرم ئەم ساڵەوە نییە بۆ شێوەیە زۆر تشتی جوانکاری هەر ناڕۆ نازانێت بیکڕێ بەس دەرێ دەفتەرەکە دەکڕێ لەگە دەستی قەڵەمەوە دەگەڕێت زۆریش تەئسیری کردووە لە خەڵکو و خۆتی زانی بژێوی خەڵک کابرا مامۆستایە معاشەکەی کەمە بەشی ناکە ناتوانێت بێت تشتی بکڕێ بۆ منداڵەکان تۆکو خۆت قوتابیت هەیە هیچ لە ماڵەوە بەڵێ 4 قوتابیم هەیە لە ماڵەوە باشە ئەم قوتابیانت تا چەند لە قوتابخانە شت فێر بوون ئایا قوتابخان ئیسفادەیان کردو فعلەن لە قوتابخانەیان مامۆستایانیش کەم تەرخەمن بەهۆی قەیرانی داراییەوە بالفعل تەئسیریان لێ دەکەم مامۆستاکە فکری ئەوەندەی لای تەڵەبەکەی بێ کە تشت نەکڕێ بۆ منداڵەکەی ئەوەندە ئیمکان تاسیری لەگە قەیرانەکە ئەوەندە پێی ناکرێت دەرزداتەوە منداڵی من ئەو ساڵ نردومەتە دەورە هاتوۆ هیچ فێر نەبووە مانجە لە دەورە بۆ هیچ فێر نەبوو چەند ساڵە دەرنار هەموو شتێ فێرە بوو تەئسیری لێ دەکات بەس بۆ پارەکەیە دەچێت دەورەکە کاتەوە مەکتەبەکەش بەوان شیوە مامۆستا و پارەی نەدەیتێت چۆن توانێت قوتابێک فێرە زانست بکات چۆن توانێت فێرە هەموو تشتێکی بکا بینێرێتەوە بۆ ماڵە دەرزەکە بداتەوە منداڵ ئێمە بۆ هیواین ئەم ساڵی نوێ خوێندن بەراورد لەگە ساڵی ڕابردوو خوێندنێکی باشتر بێت و ئەم قەیرانە داراییش بە تایبەت لەسەر مامۆستایان نەمێنێت سپاس دەکەین قەیران نامینەوە زۆر سوپاسی ئێوەش دەکەم و هیوای سەرکەوتتان بەخوازم بەڕێزی چاوە سەرەتای ساڵی خوێندنی نوێیە تا چەند پێ دوای ئەو ساڵ لەگەر ساڵانی ڕابردوو خوێندن باشتر دەبێت و ئاستی خوێندن بەرز دەبێتەوە بە قورعان لەگەڕی ئەو خوێندنەیی دانیمە چی خوێندن لە وڵاتی مەفشەیە لەبەر چی خوێندن لە وڵاتی مەفشەیە تۆ وەکو گەنجێک تەڵەبەی بەخۆت بەڵێ تەڵەبەمە بۆ خوێندن فشەیە ینی لەبەر چێ کابرا دەخینی دەستەوە ئیدارە قساری کە زۆری ناگری پاقی لوم لە جادەی دەفروشی ئەو خوێندنە لە وڵاتیمە خوێندنەوە بەڕای تو ینی پێ دوایە هیچ خوێندنی ئیسفادەیەکی نییە ناوە لە ئیسفادەی نییە لەبەر چی دیوە وەنەوشەیەش لە من بێ لەگزیزێش لە من بێ ئەو پرسیار لە تو دەکەم مامۆستایەکە دیدێ لەگزیزە شەش لە من بی جوابم بدۆ واتە پێ دوایە نیشانەی سەرکەوتنی مرۆڤ تەنها لێگزیزێک وەنەوشەیەک بێت ینی گەرەوەنە لە بندەست نەبێت تۆ کەسێکی سەرکەوتونی ئایا پێ دوایە دڵخۆشی ئینسان بە لێگزیزێک بێت دڵخۆشی ئینسان بێت لەگزیز نییە بەس مامۆستایەکەم نەدیتێ وەنەوشەش لە من کەواتە خوێندن فشەی لێرانە یعنی ئەگەر کەسێک وەنەوشەی لە بندەست نەبێت کەواتە کەسێکی نانا تۆ ئەگەر کەسێک وەنەوشەیەکی لە بندەست نەبێت کەواتە کەسێکی فاشلە نەخێر فاشل نییە ئەی باشە بۆ ینی تۆ نیشانەی سەرکەوتنە کردو بە وەنەوشەیە وەنەوشە نییە قەز لەم تێ بکە بڕۆ بە دویش خۆت بکە کاس کار و کاسی خۆت بکە ئەو پیاوانتر لە خوێندنەکەی باشە پێ دوانیە خزمەتکردنی کۆمەلگا بەرزترین ئاستی ڕۆشنبیریە بەرزترین خزمەتە بەرزترین کاسبیە مامۆستایەکە
دەرس بە قوتابیەکانی دەڵێ پێدوانی ئەوە لە زۆر پیشە بەرزترە و گەورەترە بەڵێ گەورەیە مامۆستایەتی گەورەی لەگەڵ دامە بەس بە خودای بەوەندێک کەس نابی خوێندن کوڕە مەسوول با بخین لۆ ناخینی پارەی زۆرە باش لەسەر قاسە دانیشتووە وایە یعنی تۆ ناخوێنی نەخێر لەبەر چی ناخوێنی کاسبی دەکەم یعنی تۆز لە خوێندن هێناوە ئارێ وەڵە یعنی بۆ ینی محتاج بووی کە کاسبی بکەی لەبەرەوە خۆ چەند ساڵە وازتێنەوە 2 ساڵە چی ژەکە ئێستا بەچی خەریکی قەساب لە قەسابخانەیم بەتمانی بچیتەوە خوێندن ناوەڵە بەعاتی باشە خوێندن ناخۆش بوو تۆوازت هێنا یان قەیرانی دارایی وای لێ کرد کە تۆواز لە خوێندن بکەین وەڵا قەیرانەکەەوەی کرد حەزت لێ ئێستا بچیتەوە بەرخوێندن ناوەڵە باشە لەبەر چی ینی سوودت لە خوێندن وەرنەگەر سوود لە قەسابێکە وەرگرت ئارێ وەڵە دەی سەرکەوتوبی گرنگەوەیە تۆ پیشەیەکت هەبێت و ئێستا خزمەتی پێ بکەیت ئەوە لە هەمووی گرنگترە لە خزمەتی وڵاتەکە مەسوولێ ناڵی خزمەتی وڵاتەکەی خۆت بکەین هەرێکە لە لایەک لە خۆی دەدزی نانە تۆ خزمەت بکە ڕۆژێک دادێت تۆش دەبیتە مەسوول و تۆوەکو ئەوان مەبە باشە دەستپێکی خوێندنی نوێ لە هەرێمی کوردستان تا چەند پێت وایە ئەم ساڵ لەگەر ساڵی ڕابردوو باشتر دەبێت و قوتابیان زیاتر خزمەت دەکرێن لەلایەن کەرتەکانی پەروەردە و خوێندنی باڵا ئینشاءڵڵا ئەم ساڵ ساڵێکی باشتر دەبی لە کۆی گشتی پێشبینی دەکرێت هەم لە ڕووی داوام کە شەموان بووە خۆت دەزانی لە ڕووی ستانداردەوە ڕۆژەکانی خوێندنمان کەمە لە چاو جیهان و تەنها قوتابخانەش بەز نییە لە بۆ پێگەیاندنی قوتابی بەڕاستی دایک و باوک دەتوانن برێم 150 تەواوکەری پێگەیاندنی قوتابیە لێە یعنی لە زۆڕەوە ئێحمالکردن مامۆستا لە قوتابخانەکە واجبی دەدات دایک و باوک دەبێت بە دوواداچوونی لۆ بکە بزانی ئەو تەڵەبەیە چونکە هیچ ڕۆژێک نییە قوتابی لە مامۆستایەک 2 مامۆستا 3 مامۆستا واجبەچی نەداتێ یان لە ڕووی پاک و خاوێنی منداڵ هەرچەندە پاک و خاوێن بی لە ڕووی تۆ مامۆستایت بەڵێ گیان مامۆستا واتە تۆ مەبەستە تەنها کڕینی پێداویستەکان هەروەکو چۆنە بینی دایک و باوکان پێداویستی بۆ قوتابەکانە دەکڕن تەنها ئەوە بەز نییە لە بۆ قوتابی ئەکید ئەوە بەز نییە بە دوواداچوون ڕۆژانە لە هەموو شتەکان گرنگترە بە دوواداچوون لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی ئیلتیزاماتی دەوامەوە و پێدانی خۆراکێکی باش و تەندروست بە قوتابی برسی نەبێ خاوێن بێ پێداویستەکانی قوتابخانە لە ڕووی دەفتەر و کتاب و جانتایەکەی مەزبوط بێ لە دەوام ئەو شتانە هەمووی هۆکارن دوای مامۆستایەک ینی چۆن لەگەڵ قوتابیەکی سەرەتایی ئێمە هەڵسوکەوت بکەین لەگەڵ قوتابیەکی پۆلیەک چۆن بتوانین هاوکاری بینە و ئەرکانەی ئەو چییە کە تازە چۆتە قوتابخانە و هێشتا زۆر کە ماشنایە بە خوێندن ئەکی دوایە خۆمان دەزانین منداڵ خۆی لە خۆیدا جیهانێکی هەیە ئێمە دەبی شتەکانیان بۆ جوانتر بکەین بەشتی جوان ئیدیوە بەوەعد پێدان بیتن ئەگەر بەشتێکی بچووکیش بی منداڵ کیفی پێدێتن ئێستا تۆ منداڵەکەی خۆی هەر کەسێکمان بیتن دەتوانی وەحدێکی پێ بدەیت کە ئەو ساڵ بە پلەکی باشتر دەرسو تۆ هەدیەکی بۆ بکڕا تۆ هەر نەبی لە سەرەتاوە بەڵێنێکی پێ بدا ئەو قوتابیە زیاتر ورەی بەرز دەبتەوە هاندانەکە بۆ ئەو قوتابیە تەنها من زۆر جار دایک و باوکان دەپرسمەوە بەش تازە یەک لە دایک و باوکانی شومەرگرت دەڵێ مامۆستاکان لە ئاستی پێویست نین مامۆستاکان قوتابەکان پشتگوێ دەخەن تا چەنە موتەیە ڕاستە تا ڕادەیەک ڕاستە بەڵام هۆکاری هەیە هۆکارەکەمان ئێحمالکردنی حکومەتە لە کەرتی پەروەردە بەڕاستی کارە ساتە لەبەر ئەوەی دەست لۆ بڕینی موچێ هەر چینێک ببردرابە نەدەبێت لە بۆ چینی مامۆستا ببردرابە لەبەر چێ جیلێک پەروەردە دەکاتن کە ئەو جیلە داهاتووی ئەو گەلەمانە نەدەبایە ئێستاکە هیچ کەم و کوڕیەکی هەبایە مامۆستا تەمەشا دەکەین لە ئەڵمانیا موچەی مامۆستایان لە هەر هەموو چین و توێژەکان تر بەرزترە لەبەر چی تەمەشا یابانکە بەچی ئاوە پێشکەوت وازی لە هەموو جەنگەک و شەڕێک هێنا تەنها ڕووی کردە خوێندن کەرتی پەروەردە لە هەر هەموو کەرتەکان مهمترە بەڵام ئەو پرسیارێکە کردە زۆریش ڕاستە بەڵام 100% ژنا چونکە مامۆستا زروفی ناخۆشە قەیرانی دارایی تەسیری لێکردیە بیری لە لای
بژێ و ژیانی مار و منداڵیتی تەنها خوێندنەکە نیە بابا مێشکەی ئارام و ئاسوودەیەوە بستە خوێندن پۆلەکان بزانە ئەو قوتابیەتی لێ دەردەچی لە بەردەستی مامۆستا ئێوە بەردەوام لە نێو قوتابیان و کۆمەڵە قوتابیتان لە دەورێت تۆ لەوانەیە ئێستا لەر قوتابخانەیەک بی بەلای کەمی 300 قوتابیەکتان هەبێ بە تەواوی قوتابخانەکە ئەو بە ڕێژەی کەمیەوە مامۆستا چ قوتابیەکت بیستووە یان گوێت لێ بووە قوتابیەک وازی لە خوێندن هێنابێ بەهۆیەوەی دایک و باوکی نەیتوانی بێ کەرستەکانی خوێندنی بۆ فەراهەم بکات هەبووە ڕاستە خۆم لە قوتابخانەیەکەم نزیکی 1050 تەڵەبە دەبیتن پۆلەکان لە 45 تا 50 تەڵەبە ئەو ڕێژەی تێدایە و هەبووە تەڵەبە هەبووە دایک و باوکی لە ئاستی پێویست نەیانتوانیوە ئەو پێداویستیانەی قوتابی دابین بکەن قوتابیم هەبووە وازی لێ هینایە چووە دەستی کردە کاسبی چەندین قوتابی خۆم دەبینم لەسەر ئەو ڕێگایانە لەسەر شەقامانە فلینەچیان دانای و ئاو دەفرۆشن ئەوە هۆکار چییە؟ هەمووی هۆکارەکە دەگەڕێتەوە لۆ بێپلانی حکومەت و دەستبردن لە بۆ ئەو موچەکەمکردنەوەیە ساڵی نوێ خوێندن دەستی پێکردو ئێوە چۆن خۆتان بۆ ئامادە کردووە تا چەندەم قەیرانی داراییە کاریگەری بەسەر خوێندنی ئێوە هەیە و کاریگەری بەسەر خوێندنی مناڵەکانتان هەیە قوتابیمان هەبووە کە بیستمە و جێڕاویانەتەوە کە وازی لە خوێندن هێناوە بەهۆی ئەو قەیرانی کە ڕوبەڕوو بێتەوە واتانەی توانێت بەهۆی هەژاری درێژە بە پرۆسی خوێندنەکەی بدات دوم کڕە بە 25 ناری بۆ ئەو دوو بەس بەوەی هێشتا لەوەش مایە بێ لە دەفتەر و قارەم و شتیش قوتابی پێویستی بە زۆر شتەیە ئەگە کۆی گشتی هەمووی قسا بکەی ینی زۆرە وەکو منچکۆ بەخۆمش قوتابیم هەیە ینی شتم لەوە کڕیوە زۆری تەکلیف دەکات خوێندن ناخۆش بوو توازت هێنا یان قەیرانی دارایی وای لێ کرد کە تواز لە خوێندن بکەین والله قەیرانەکەەوەی کرد مامۆستا زروفی ناخۆشە قەیرانی دارایی تەسیری لێکردیە بیری لە لای بژێ و ژیانی مار و منداڵیتی تقریبا 125 تا ئێستا نهاتوە تشت بکڕێت لە بۆ منداڵی خۆی ئێستا ئەمڕۆ لەبەر ئەو قەیرانە ئەو مامۆستایانە دێ من خۆم چەندین مامۆستا ناسم وڵی کە ئەچێ ئەڵێ وڵی دەرسەکە نازانم معنی چۆنم وتووەتەوە خۆشەویستانەوەی گوێبستی بوون پەیامی هاوڵاتیانی شاری هەولێر بوو بۆ دەستپێکی خوێندن ئێمە دووبارە پیرۆزبایی لە قوتابیان دەکەین کە ساڵێکی تر خی گەورە تەمەنیدان و چوونەوە بەرخوێندن خۆشەویستانم ئەوەی گوێتان لێ بوو دایک و باوکی قوتابیان گلەیەوەیان دەکرد کە کەلوپەلەکانی قوتابخانە زۆر گرانە و حکوومەت کەمترین کەلوپەلی بۆ قوتابیان فراهەم کردووە و نرخی کەلوپەلەکان بەرزەوە بەشێکی زۆری قوتابیان ناتوانن ئەم ساڵ بچێنە بەرخوێندن و بەردەوامی بە پرۆسی خوێندنیان بدەن بەهۆی قەیرانی داراییەوە ئێمە هیوا دەخوازیین هەموو قوتابیەک بچێتە بەر خوێندن و گرنگی بە پرۆسی خوێندن و بەردەوامی بە پرۆسی خوێندن بدا هەرچەندە لە هەرێمەکەمان قوتابیان بێ هیواکران و بە چەندین قوتابی دەرچوومان هەیە کە تا ئێستا هیچ کارێکی نیەودانە مەزراوە بەڵام ئێمە پێیان دەڵێن بەردەوام بەم ڕۆژێکدا دێت دڵنیا بن سەرکەوتون هەر بۆ ئێوەیە ئەڵخێم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوای ببێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست تا ئەڵخەیەکتر و بەرنامەیەکتر پەیامی تۆ لە شاری هەولێر بەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ